الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. الحديث صاحب ترغيب هاتوا خوشويستي خوا صلى الله عليه وسلم دفرمي من قرأ 10 آيات في ليلة كتب له قنطاران من الأجر والقنطار خير من الدنيا وما فيها. هركسك لشويك دا شو كي دسبيكا بانجي مغرب حتى بانجي بياني شوا هركسك لشو دا آيات بخوينت دا آيات اتلناو نيو جابه باشتره اگر لغير نيو جابه بهمان شو شمولي دكات لشويك دا آيات بخوينه او دو اجرو پاداشتی بود نصره دو قنطار چیه؟ دفعه قنطار دو قنطار خيري بو نصره هر قنطارك لو قنطارانا خير من الدنيا وما فيها باشتره لدنيا لوشي كرناو دنيا دايا هر كسيك في غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم دعاية بخيرني إخوة يقولت دو قنطار خيري ودا نصيه هر قنطارك لو قنطارانا باشتره لدنيا لوشي كرناو دنيا دايا بوي إن شاء الله شوانا بلاني كمو دعاية قرآني بيروز بخيرن كاك ديار أو كرسي برزكريتوا نزم بوا يك شو لحديثك صحيح إمام بخاري مسلم دهاتوا خوشويستي خوا صلى الله عليه وسلم دفرمي نموني نيوجه فرزكان نمونيك ما بوده هينيته وفي غمر إخوة صلى الله عليه وسلم بوي بجواني تيبقين كنجا فرزكان بينج فرزة چي پاداشتكي هي دفرمي نموني بينج نيوجه فرزكا وكو نموني روباريك وايا كبروات روباريك ببردم مالي كسك لأيه ودا روباري أو بروات آويكي باك خوشويستي إخوة فرمي صلى الله عليه وسلم إيه والروجانة بين جار لو روبارة ملبكن وخوتان بشورن آیا هیچ چڵکێک بگیانی ئێوە دەمێنێ واتە تۆ لە شەو ڕۆژێکە پێنج جار خۆت بشۆری مەلە بکەی لەناو ئاودا ئاوێکی پاک بێگومان دەفەرمێ ئایا چڵک و پیسای و عارەق بەگیانی ئێوە دەمێنێ دە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بە هەمان شێوە پێنج نوێژە خۆی بشۆرێ هیچ چڵک و پیسی و عارەقێکی پێوە نامێنێ تۆ ڕۆژی جارێک خۆتە شۆری سەرێکی پاک و خاوێنی ئەگەر پێنج جار خۆ بشۆری زۆر پاک و خاوێنترە بی دە ئەمە نمونەی نوێژە فەرزەکانە ئەو پێنج نوێژە ڕۆژانە لە گوناه و تاوان تۆ دەشۆرێتەوە گوناه و تاوانت پێوە ناهێڵێ بۆیە هەوڵ بدە ئینشاڵڵا بە کەمی مەزانە بۆ قیامەتی خۆت ئامادەی بکە چونکە یەکەم شتێکە لە ڕۆژی قیامەتە محاسەبە دەکرێت لەسەری نوێژەکانت ئەگەر نوێژەکانت باش نەبوو تیاچیت وە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع سەغیرە دەفەرمێ هیچ کردەوەیەک نییە ڕۆژانە ئێمە ئەنجامی ئەدەین هەموو ڕۆژێک چی ئەنجام ئەدەین ئیلا ئەو ڕۆژێکە تەواو بوو مۆرێکی لێ ئەدرێ چۆن کتابێک تەواوە بێ مۆرێکی لێ ئەدرێ ڕۆژانە ئێوەش چی دەکەن مۆری لێ دەدرێ باش خراپ ئەمڕۆ فڵان کەس ئەوەندە لاپەڕی چاکە پڕ کردەوە مۆری لێ دەدرێ مەلایکە لێدە ئەمڕۆ فڵان کەس ئەوەندە خراپەی کرد مۆری لێ دەدرێ چاکە بەجێ خراپە بەجێ ئەمە کتابێکە دانراوە ئێمە ئێستا لەم ژیانەدا وەکو نووسەرێک واین ژیانی خۆمان دەنووسینەوە دەقە بە دەقە چرکە بە چرکە ژیانی خۆمان دەنووسینەوە دەکەنە کتابێک ئەو کتابە مەلایکە دەنووسێتەوە ئێمەش نووسەرەکەین چۆن واتە ئێمە بڕیارەکە ئەدەین چاکەکان قسەکانمان کردارەکانمان ئێمە ئەنجامی ئەدەین بەڵام نووسەرێک تریش هەیە کە مەلایکەیە سەلامی خوایان لەسەر بێت ئەو چاکە خراپانە بۆ ئێمە دەنووسن بەڵام ڕۆژی قیامەتیش کتابەکە بە ناوی ئێمەوەیە بە ناوی ئێمەوەیە لە چەند ئایەتی قورئانە باس کراوە لە چەند حەدیثە باس کراوە کە ئێمە کتابێکمان هەیە کتابەکەمان لە ڕۆژی قیامەتە ئیتر یا بۆ بەهەشتمان دەبا یا بۆ جەهەنەمان دەبا ئەوەی بەهەشتی بێ ئینشاڵڵا کتابەکە بەدەستی ڕاستی وەرەگرێت چونکە چاکەی زیاترە پەنا بەخوا ئەوەشی خراپەکار و
جەهەنەمی بێکردەوە خراپەکانی زۆر بێ بەدەستی چەپی یا لە پشتەوە وەری ئەگرێ بۆ جەهەنەم دەڕوات. لەو دوو حاڵەتە زیاتر نییە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم جا کاتێک کە ئینسان نەخۆش کەوت، کاتێ بەندەیەکی ئیماندار نەخۆشەکەوێ، مەلایکەکان دەفەرمون خوایە گیان فڵان کەس فڵان عەبدی تۆ ئێستا لە ماڵەوە کەوتووە نەخۆشە، توانای جارانی نەماوە. خوای گەورە دەفەرمێ ڕۆژانە چیتان بۆ نووسیوە لە کاتی لەش ساغیە، ئێستش ئەوەی بۆ بنووسن و مۆری لێ بدەن. لە کاتی لەش ساغیە ڕۆژی 5 جار هاتووە بۆ مزگەوت، لە کاتی نەخۆشیە هەر نایە بۆ مزگەوت. ڕۆژانە 5 نوێژی فەرزی بۆ بنووسن لە مزگەوتا خێری 5 نوێژی جەماعەت. ڕۆژانە جوزی قورآانی خوێناوە ئێستا ناتوانێ ئاەتێک بخوێنێ، هەموو ڕۆژێ خێری جوزی قورآانی بۆ بنووسن. ئەمە خوای گەورە دەفەرمێ. دووشەم و پێنجشەم بە ڕۆژوو بۆ ئێستا ناتوانێ، هەموو دووشەم و پێنجشەمێ ڕۆژۆکەی بۆ بنووسن. ڕۆژوش ناکرێت، نەخۆشە. ئەمە بۆ کێیە؟ بەڵام بۆ کەسێک ئەوەشی خراپەی کردووە قڕ بەسەری. جا بۆیە چاکە بکەین، چاکەکانمان ئەگەر نەخۆش کەوتین توانامان نەما، بە ئیزنی خوا لە کاتی گەنجی لە ساغیە چیمان کردووە لە کاتی پیری و نەخۆشیە بۆمان دەنووسرێ. بۆیە خەفەت مەخۆ کاتی عوزرێکی شەرعیت هەیە بە ڕۆژوو نابی. خەم مەخۆ سوێن بەخوا مادەم لە کاتی لە ساغی گەنجێتیدا ڕۆژووت گرتووە، هەموو ساڵێک وەکو ئێمە ڕۆژەکەت بۆ نووسراوە. نانیش بخۆ. خوای گەورە دەفەرمێ حتا ئەو ڕۆژەی دەمرێ یا چاک دەبێتەوە، هەموو ڕۆژێ چی کردووە پێشتر بۆی بنووسن. کەواتە ڕوو دەکەم ئەو کەسانی کە تەمەنێکیان هەیە لە ژن و لە پیا و خەفەت دەخۆن دەڵێن ناتوانین بە ڕۆژوو بین بەهۆی پیریەوە یا بەهۆی نەخۆشی پیریەوە. دڵنیا بن خوای گەورە هەموو چاکەکانی پێشووتان بۆ دەنووسێ. تەمەنی دەڵێ 50 ساڵ 70 ساڵە من بە ڕۆژوو ئێستا ناتوانم، وەڵڵا دڵنیا بە هەموو ساڵێک ڕۆژەکەت بۆ نووسرێ، چونکە عوزری شەرعی تێ تۆ ناتوانێ بە ڕۆژوو بیت. کەواتە ڕۆژانە بۆیە ئاگادار بین، بزانین کاتێک کتابەکانمان دەپێچێتەوە مۆر دەکرێ با شەرمەزارمانەکە لە ڕۆژی قیامەت. چاکەی تێ بکەن، زیکری خوای تێ بکەن، دەمت منوقێنە زیکری خوا بکەن. لە حەدیثێکی صحیحی تعلیقات الحسان داهاتەوە کە ئیمامی ئەلبانی دەفەرمێ صحیحە ڕەحمەتی خوای لێبێ، دەفەرمێ پیاوێک گوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من سوورەتی ئیخلاص قل هو الله احدم زۆر خۆشەوێ، واتە زۆر حەزەکەم بیخوێنم، بەردەوام حەزەکەم بیخوێنم قل هو الله احد. واتە خوای گەورە تاک و تەنها و شەریکی نییە، کوڕی نییە، کچی نییە، دایکی نییە، باوکی نییە، شەریکی نییە، وەلەم یەکن لەه کوفووا ئەحەد. خوای گەورە هاوتای نییە، شەریکی نییە. خوای گەورە سەمەدە، پێویستی بە کەس نییە. جا فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من ئەم سوورەتەم زۆر خۆشەوێ، قل هو الله احد تا کۆتایەکی. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم حبك إياها أدخلك الجنة. خۆشەویستی ئەم سوورەتە کە زۆر دەیخوێنی دەتخاتە باشتەوە، تۆ دەخاتە باشتەوە. بۆیە ڕۆژی دوانی 10 جار بیخوێنی، 100 جار زیاتر کەمتر ئەنجامی بدە بە ئیزنی خوا. چونکە ئەگەر 10 جار بیخوێنی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لە بەهەشتا خوا قەسرێک بۆ دروستەکە، و 3 جاریش بخوێنە خێری خەتمەی قورئانی هەیە، 1 خەتمە قورئان. ئەگەر تۆ 90 جار بیخوێنی خێری 30 خەتمە قورئانی هەیە. بۆیە بەکەمی مەزانە. بەڵام لەم مەسەلەدا پیاوە بە تەمەنەکان خوالیان ڕازی بێ و لەشیان ساکە زۆر لە گەنجەکان ئازاتر لە مەسەلانەدا، لە زیکری خوادا، لە تەسبیحاتە زۆر ئازان پیاوە بە تەمەنەکان و ژنە بە تەمەنەکان. بەڵام گەنجە بە تەمەنەکان لە کوڕ و لە کچ لاوازترن زۆر بەداخەوە. خۆشیان جارێ بە ڕۆشنبیر و خوێنەوارە زانن، بەڵام وەڵڵاهی زۆربەی گەنجەکان حەدیان چیە ڕوبعێکی پیاوە بە تەمەنەکان زیکری خوا دەکەن، نەیان کوڕ بەداخەوە. ئەمەش مایە شەرمەزاریە بۆ ئێمە، ئەمە سەربەرزی نییە بۆ ئێمە. پیاوێک قووەتی ئێمەی نییە، خوێنەواری وەکو ئێمە نییە، لە دین شارەزا نییە وەکو ئێمە، لە ئێمە باشتر بێ. ئەمە شەرمەزاری بۆ ئێمە. تۆ دەتوانی گەنجی پیاوێک لەکوێ 60-70 ساڵ بێ و گەنجێکی 25-30 ساڵ تاقەتی هەیە؟ تاقەتی نییە برا. ئینسانە دوای 25 وردە بەرەودا بێ، وردە هەتا سەرکەوی زیاتر بەرەودا بێ. خوای گەورە دەفەرمێ ومن نعمره ننكسه في الخلق. هەر کەسێ عمری بدەینە تووشی نەکسەیەکەین، لە هەموو لایەکە نەکسە ڕوتێکە. یعنی پیاوێک کە خوێنەواری نییە بۆ لە ئێمە زیاتر لە خوا بترسێ.
ئێمە بێت زیاتر لە خوا بترسین، بەڵام وانین ئێمە بەداخەوە زۆر بەمان. لە حەدیثێکی صحیح تعلیقات الحسان هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی فەزڵی ئیمانمان بۆ دەکات. ڕۆژێ دێ ئینشاءڵڵا ئەو ئیمانەی ئێمە دڵخۆشمان دەکات، ئیمانەکەمان دڵخۆشمان دەکات، نوێژ و عیبادەتەکان و خواناسیەکەمان دڵخۆشمان دەکات لە قیامەت. بەخوا ئەم ژیانە هیچ نییە، قیمەتی نییە. دەوڵەمەند بی هەر دەمری، فەقیر بی هەر دەمری، دەسەڵاتدار بی بێدەسەڵات بی هەر دەمری. گشتی بۆ مردن، هەمووی بۆ مردن. زۆر کەس مابین لە دەوڵەمەند و سەرکردەکان لوتبەرز ئێستا لەکوێیان بوونە خۆڵ و خاشاک. ژیان ئاوایە. لە ڕۆژی قیامەتە خۆشەویستی خوا فەرمووی صلی الله عليه وسلم خوای گەورە کەسانێک لە ئیمانداران لەناو ئاگری دۆزەخ دەرئەکات دوای ئەوەی کە تۆڵی خۆیان وەرگرت، تۆڵی تاوانەکانیان. بەپێی قورئان و حەدیث کۆمەڵە کەسێکی زۆر هەیە لە ئاگری دۆزەخ دەرەکەی، ئەوەی شەریکی بۆ خوا بڕیان نادا بێ، خوای بە تاک و تەنها ناسی بێ لە جەهەنەم دەرەچێ هەرچی تاوانی کردی بێ، بەس شەریکی بۆ خوا بڕیان نادا بێ، بەس خوای بە تاک و تەنها پەرست بێ، نەک خواپەرست و قەبرپەرستی بوو بێت. ئەوە نا، ئەو قەت خوا لە جەهەنەم دەری ناکات. بەس ئەگەر کەسی خواناز بوو بێ هەرچی تاوانێکی کرد بێ بڕواتە جەهەنەمیشەوە دوای ئەوەی دەفەرمێ بعدما یأخذ نقمته منهم، دوای ئەوەی کە تۆڵەکەی وەرگرت، تۆڵی تاوانەکانی واتە تاوانەکانی زیاترە بەپێی تاوانەکانی سزا ئەدرێ و دەرئەکرێ لە جەهەنەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کاتێک کە خوای گەورە ئیماندارانی خستۆتە ناو جەهەنەم و لەگەڵ ئەهلی دۆزەخە، لەگەڵ موشریکەکان و بتپەرستەکان و کافرەکانە، بتپەرستەکان دەڵێن باشە ئێوە ئەی ئیمانداران کاتێک لە ناو جەهەنەمە هێشتا دەرنەکراون، کافرەکان و بتپەرستەکان، قەبرپەرستەکان، شەخصپەرستەکان، ئەمانە بەڕاستی قیامەتیان سەختە ئەگەر تۆبە نەکەن. چونکە ئینسان ئەبێ خوا پەرستێ، بەس ئەولیام خۆشەوێ بەس بە خوای نازانم، پیاوچاکم خۆشەوێ بە شەریکی خوای نازانم، نایکەمە شەریکی خوا. خوای گەورە ئەڵڵایە و پیاوچاکیش عەبدە، ئەوش وەک من تۆڵێ لا إله إلا الله محمد رسول الله، ئەوش واجبە لەسەری وەک من تۆ نوێژ بکە، خوا بناسێ، نەک خەڵکی بیپەرستێ، ئەوش ئەبێ خوا بپەرستێ. مشریکەکان بتپەرستەکان دەڵێن باشە ئیماندارەکان ئێوە لە دنیادا ئەتانوت ئێمە خۆشەویستی خواین، ئێمە ئیماندارین، ئەی باشە بۆ ئێستا لەگەڵ ئێمەدا لە عەزابن؟ بۆچی ئێوەش وەکو ئێمە لە جەهەنەمدان؟ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک خوای گەورە ئەمە دەبیستێ لە بتپەرستەکان کەوا دەڵێن تعلیقە دەن، تانەوتە شەرە دەن لە ئیمانداران، ئێ باشە ئێوە ئەتانوت ئێمە ئیماندارین خۆشەویستی خواین، ئێستا ئێوەش وەکو ئێمە لەناو عەزابن. کوا بۆ خوای گەورە هیچی بۆ ئێوە نەکرد. خوای گەورە کاتی ئەمە دەبیستێ ئیزنەدا ئەفەرمێ شەفاعەت بکەن، شەفاعەتەکەن پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، مەلایکەکان شەفاعەتەکەن، و حەدیثەیە زۆر کە ئیمانداران شەفاعەتەکەن. خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، ئەی ئیمانداران، ئەی مەلایکەکان بڕۆن شەفاعەت بکەن بۆ ئەهلی دۆزەخ، ئەوانەی کە ئیماندارن نەک کافرەکان. ئەوجا بە ئیزنی خوا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم بە ئیزنی خوا بە فەرمانی خوا پێغەمبەران شەفاعەت دەکەن سەلامی خوایان لەسەر بێ ئیمانداران و مەلایکەکان. خەڵکێکی زۆر ئیماندار لە جەهەنەم دەرەچێ بەهۆی شەفاعەتی ئەوانەوە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کاتە بتپەرستەکان ئەڵێن یا لەیتەنا کوننا مثلهم فتدركنا الشەفاعە، دەڵێن خۆزگایە ئێمەش وەکو ئەمان ئیماندار بووینایە، خوامان لە دنیادا بە تەنها بپەرستایە بۆی ئەمڕۆ شەفاعەتی شمولی ئێمەی بدایە، تکاو شەفاعەت ئاواتە خوازن کە ئیماندار بوونایە. بۆی خوای گەورە دەفەرمێ ربما يود الذين كفروا لو كانوا مسلمين. ئەوەی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ڕۆژێک دێت کافرەکان ئاواتە خوازن کە ئیماندار بوونایە، لە دنیادا دژایەتی دینی خوا دەکەن، لە قیامەت ئاواتە خوازن بمرن، ئاواتە خوازن ئیماندار بوونایە بۆی شەفاعەتی ڕۆژی قیامەت شمولی ئەوانی بکردایە. کەواتە ئینشاءڵڵا ڕۆژێ دێت دەچینە بەهەشتەوە بە ئیزنی خوای گەورە. جا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لەناو بەهەشتا بەو کەسانە دەوترێت جەهەنەمیەکان، واتە چونکە نیشانەیەکیان پێوە دیارە، لەناو نێوچاوانیان نیشانەیەکی ڕەش هەیە
ئەمانە لە دۆزەخ دەرکراون هاتوونەتە بەهەشتەوە بۆی ئاهلی بەهەشت پێیان دەڵێن ئەمانە لە جەهەنەما بوون ئێستا هاتوونەتە بەهەشتەوە ئەوانش دەڵێن ئەی پەروەردگار ئەمە لابە ئەم نیشانە لا ئێمە لابەرە بۆ ئەم نیشانەشمان با نەمێنێت بۆی ئاهلی بەهەشت نەزانن کە ئێمە پێشتر لە جەهەنەما بووینە خوای گەورە ئەوش لا ئەبات خوای گەورە فەرمان دەکات دەفەرمێ لە ڕووبارێکی فڵان ڕووبار ئەو ڕووبارە خۆتان بشۆرن خۆیان نەشۆرن نیشانەکەش نامێنێت ئەو ئاهلی بەهەشت بۆیە بە ملیارەها ملیۆنەها موسڵمان ئەڕواتە جەهەنەمەوە لە دنیادا نوێژی نەکردووە زینای کردووە قەتڵی کردووە هەر تاوانی کردووە کە حەق الناس نەبێ حەق الله بێ ئەگە حەق الناس بێ هەر تۆڵی لێکرێتەوە دوای ئەوە بە ئیزنی خوا مادەم لە دنیادا خوای بە تاک و تەنها پەرست بێ لە جەهەنەم دەرەچێ ئەڕواتە بەهەشتەوە و بەختەوە لە بێ بە هەتاتایی هەشە بە ئیزنی خوا جەهەنەم نابینێ خوای گەورە کەسانەمان بگێڕێ بۆ ئێمە حەدیثە دڵخۆشیە بۆ ئێمە بەخوای گەورە ئەو هەموو بێدینێکی ئەمڕۆ دەیبینی ئەو هەموو مولحیدێکی دەیبینی ئەوەی کە زیندوو ئەوەشی کە مردووە ڕۆژێک دێت ئەوەی کە مردووە ئێستا ئاواتە خوازە ئیماندار بووە ئەمانەی تریش کە ئێستا دژایەتی ئەم دینەی خوا دەکەن ڕۆژێ دێک دەڵێن خۆزگای ئیماندار بووینایە بەڵام خۆزگەکەیان داری بێبەرە سپاس بۆ تو خوایەکەن کە ئیماندارین الحەمدولله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحيح جامع الصغير وصحيح ابن ماجه هاتوا دەفەرمێ إن المؤمن إذا اشتهى الولد في الجنة كان حمله ووضعه وشبابه كما يشتهي في ساعته يعني سبحان الله خلقه إلى الدنيا ده حزي منال حزق منال زور به أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم أقل إنسان إيمان دار لبهشت حز لمنال قبل إخوة حزق منال به منالم هبه وكتشون الدنيا منالم هبوه إيمان دار دل إخوة حزق منالم هبه هر چون الدنيا ده منالم هبو استش منالم هبه پیغمبر خواه فرمی صلی الله علیه وسلم چون دلی حملی منالک دانانی منالک و گنجتی منالک حمل یک ساعتك هر بآسانی یکسر منالک دروست بیو دبیتا گنجکی گوره چون که حزی لا من داله بویا لحشتا حزل لچی بیه لخزمت تاره خزمت کارته خزمت دکن حزش لمنال باللماوی ساعتك منالک دیت بروبوب منالکی گنج و جوان بو شوش پیغمبری خواه فرمی اساسم که خود اتوی خواه اگر منالک میده اعظمش مواصفاته بو مواصفات خواه اگر پیدا کواته او بهشته او خواه ریز لیگریه اوشی لجهنم به دعوه یک تکی او که خواه پیناده یک تکی او چون که لدنیا دا یاخی بوا سرکشی کردوا ابی باجی تاوانو سرکشگانی بیت اوشی گورالی خواه بوا چی حزلی به خواه اگر پی بخشید چون که بقصی خواه کردوا خواه اگرش قسەکانی ناشکێنێ بە قسەی دەکات چی حەز لێ پێ دەبەخشێت ئەوە ڕێزی خوای گەورەی بۆ ئیماندار خوای گەورە سەر ئیمانمان ژێرمان مرێنێت لە حەدیثێکی صحیح تعلیقات الحسانە هاتووە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کۆمەڵە کەسێکەی لە ئەناو ئاگری جەهەنەما دەبن دەفەرمێ نزمترین پلەپایی بەهەشتیان هەیە ئەوانە نزمترین پلەپایی بەهەشتیانە چونکە ئاخر وەجبەی ئاگری دۆزەخن دەرەکرێن خوای گەورە فەرمانای پێ دەکات لە ڕووبارێک لە ڕووبارەکانی بەهەشت خۆیان بشۆرن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لو طاف بأحدهم أهل الدنيا لو أضاف أحدهم أهل الدنيا لأطعمهم وسقاهم ولحفهم وفرشهم وزوجهم لا ينقص ذلك مما عنده سبحان الله أفرمي نزمترين بلاي بهشت كآخر نفر من جهنم در كراون أهل دوزخ يتزاني أمانا جهنمين بلان دعاي أو النشانة والباس مانك لا نامين نشاني أهل دوزخ ينسر نامين خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم كسيك لوانا أو اندى ملك ساماني بيدري أو اندى نعمتي بيدري هر كسيك لوانا اگر اهمو اهلی خلقی سر زوی چه دخل زیندو لسر زوی اوی که استا چه خلق چند ملیار لسر زویه خوشویستی خواه فرمی صلی الله علیه وسلم هر یک لوانی که لجهنم در کراو که نزمترین پلی بهشتیان هیا اگر همو اهلی دنیا بچنها ملیار خلق بروات بو مالی یک لوانا دعوتیان بکات خواردن و خواردنویان پی بدا جلو برگو پێخەف چۆن دەڵێت جێگایان بۆ دابخات فەرشیان بۆ ڕابخات و خێزانیشیان بداتێ یەکی خێزانیشیان بداتێ
هێشتا دەفەرمێ ئەوەی کە لایەتی کەم ناکات ئەوەندە خی گەورە نیعمەتی پێبەخشی چونکە خی گەورە فەرمێ بە نزمترین ئاهلی بەهەشت بڕۆ دە ئەوەنی هەموو دنیا 11 ئەوەنی هەموو دنیا بۆ تۆ ئەوە نزمتری بڵێ بەهەشتە واتە کەسێک بە چەندەها ملیار خەڵک دعوت بکە هیچ لە خواردن و خواردنەوە و پێخەف و فەرش و خێزانەکانی کەم ناکات واتە ئەوەندە زۆری هەیە کەواتە با ئینشاءڵڵا هەوڵێ بدەین بۆ بەهەشتی خی گەورە هەوڵی زیاتر ئەم ژیانە فرسەتێکە دووبارە نابێتەوە ئەوانەمان تەمەنمان 30 ساڵە کێڵە 30 ساڵترمان ماوە ئەوانمان 40 ساڵین کێڵە 40 ترمان ماوە تەمەنمان کاتێک کە ڕۆشتووە هەنێکمان تەمەنە خۆشەکەمان ڕۆشتووە بەس تەنیا پیری و ناڕەحەتێکەمان ماوە دەبا خۆمان یەکلاکەین و بۆ خی پەروەردگار خەمی بکوزاوات نەبێ خۆت گوناهبار مەکە و حرام مەخۆ چونکە دڵنیا بە ئەوان پەکیان ناکەوێت هیچ کەسێک لە برسا نامرێ بە ئیزنی خی گەورە داواکەم دە خی گەورە میرەبان یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە یا ڕەبی خوایە بە ئەهلی بەهەشتمان قبول کەی لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين